سەر ڕای دواکەوتنی موچەی مانگی یەک و دابەشنەکردنی موچەکانی مانگی 11 و 12 ساڵی ڕابردوو حکومەت لە ڕووتاندنەوەی گیرفانی هاوڵاتیان بەردەوامە و تەواوی چین و توێژەکانی ناچار کردووە ئەگەر بە قەرزیش بێت پارەی کارەبا گرانەکە. بنکەی وەرگرتنی پارەی کارەبایە لە سلێمانی هاوڵاتیان بە ناچاری و لە ترسی بڕینی کارەباکەیان ڕوویان لەم ناوەندە کردووە و دەڵێن لە نرخی کارەباکە ڕازی نین و ناچاریشین پارەکەیان پێ بدەین. ئەمە سەر ڕای ئەوەی موچە دواکەوتووە و حکومەت ئەرکی خۆی جێبەجێ ناکات. معاشەکان نادا و پارە موچە نادا و ئەندە ڕاکە کارەباکە بۆ ڕاکە ئاوەکە بە ڕاکە زەریبە بە و ئەنجا موچەکە لەو بدێ بۆ حاڵەکە هیداتە خێ نایدات. ئەتر بێتاقەت بووین هاوارمان کرد دادماگەی فایدەی نییە و نیچ. حاجی فارەتی ئەوە تاوا مڵ یەک دینە نایە لە کارەباکە لێ دەزەنێ ئاوەکە لێ سەنێ موچەکەش نادا. وەڵا قوربان هاتوون پارەی کارەبا تەسیل بکەن یەک بانک 500 بۆ هاتوۆتەوە. یەک بانک 500 بۆ هاتوۆتەوە. زەوەش حاڵی معاشەکەی بینی کەسابەتیشیان وێڵا بەڕاستی ئەمە وەزع نییە. لە هەر وڵاتێکی جیهاندا حکومەت خزمەتی هاوڵاتیان دەکات بەڵام لە هەرێمی کوردستان دۆخەکە تەواو پێچەوانەیە و حکومەت لەسەر گیرفانی خەڵک خۆی دەژێنێت و ئامادەش نییە مافەکانی خەڵک کە سەرەتاییترینیان موچەیە لە کاتی خۆیدا بدات. هەموو هینەکان بارگرانی کردو بۆ هاونیشتیمانیان بەڵام چی بکەین تر هەر میلەت هەر هێنایەتی تر حکومەتیش بەوەسی خۆی ئەوەمان لێکات. تا دێت ژمارەی ئەو ماڵانی کە بەهۆی نەدانی کرێی کارەباوە تاریک دەکرێت ڕوو لە زیادبوونە و حکومەتیش لە بری چارەسەرکردنی گرفتەکە ڕۆقایمانە دەڵێت دەتوانن لە ڕێگەی ئەلیکترۆنیشەوە پارەکانتان بدەن و سەردانی بنکەکان نەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.